بینەرانی بەڕێز سڵاوتان لە بێتۆم کاتتان باش شاجوانتان پرسی ڕۆژتان پێشکەشەکەم ئەمڕۆ لە پرسی ڕۆژدا دوتۆر مانۆک ڕۆژانی ڕابردوو ئامادە کردووە لە تەوەریەکەمە گفتوگۆ لەسەر پرسێکی گرنگ و گەرمەکەین کاویش ئەو شەڕێکە لە نێوان فەڵەستین و ئیسرائیلدا بەردەوامی هەیە سەر لە بەیانی ڕۆژی شەمە گروپە چەکدارەکانی فەڵەستین ڕایانگەیان گروپە چەکدارەکانی کەرتی غەزە لە ماوەیەکی کەمدا زیاتر لە 5,000 موشکیان ئاڕاستەی ناوچەکانی باشوور و ناوەڕاستی ئیسرائیل کردووە بەوەی هێرشەکانیشەوە بەرپرسێکی ئیسرائیلی و سەدان کەسی دیکە کوژراون و زیاتر لە 1000 کەسی دیکەش بریندار بوون. بەپێی دوایین ئامار تاوەکو ئێستا بەوەی گرژی و ئاڵۆزیەکانی نێوان فەڵەستین و ئیسرائیل لە کۆی هەردوو لە 430 کەس گیانە لە دەستدا و نزیکەی 3000 کەسیش بریندار بوون. ئەو کات میدیا جیهانیەکانیش باسییان لەوە کردووە تا ئێستا نزیکەی 200 کەسی دانیشتووی ئیسرائیل کوژراون زیاتر لە 1000 کەسیش بریندار بوون. لەلایەکی دیکەشەوە لە ئەنجامی هێرشە پێچەوانەکانی ئیسرائیلەوە بۆ سەر فەڵەستینیەکان زیاتر لە 230 کەس کوژراون و نزیکەی 2000 کەسیش بریندار بوون. ئەمە لە کاتێکا کە بەرەبەیانی شەمە هێزە چەکدارەکانی حەماسی فەڵەستینی لە ڕێگەی سەدان موشکەوە ئیسرائیلیان بردومان کرد و خاڵی پشکنینی ئەو وڵاتیان شکاند و ڕوبەڕوویان بوونەوە. ئەمڕۆ ڕۆژی شەمە بەسام عوادی و تەبێژی حکوومەت عێراق ڕایگەیان کە هێرشەکانی ئەم ڕۆیگەلی فەڵەستین دەرەنجامی سروشتی ئەو چەوسانەوەیە کە لە کۆنەوە ئەنجام دراوە هەروە نادات پەروەری و دەست بە سەرداگرتنی مافەکان ناتوانن ئاشتی لە ناوچەکەدا دروست بکەن وهروەها باسی لەوەش کرد کە پێویستە کۆمەڵگەی نەدەوڵەتی هاوکاری و پاڵپشتی فەڵەستینیەکان بکە و عێراق وەکو دەوڵەتێک هاوکاری و پشتیوانی فەڵەستینیەکانەکە. لەگەڵ میوانەکەم بەڕێز هیوا خۆشنا و چاودێری سیاسی باسی ئەم پرساکەین. کاکی وام کاتت باش سپاس کە ئامادە بووی. با سەرتا لەو دەست پێ بکەین دەمەوێت خوێندنەوەی بەڕێزتان وەک چاودێرێکی سیاسی لەسەر ئەم گرژی و ئاڵۆزیانەی ئەم دوایی نێوان هێزە چەکدارەکانی حەماس و هێزەکانی ئیسرائیل بزانم. بۆچی دۆخەکە هەرچەنە ئەمە مێژوێکی دوور و درێژی هەیە بەڵام نوێترین پێشاد نوێترین گۆڕانکاری بۆچی بەم جۆرە ئەوەی بینیمان دەست پێشخەریەکە لە حەماسەوە بوو. ئەو خوێندنەوەتان بۆ دۆخەکە چییە؟ بەڵێ سەرەتا سلااو و ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانیشتان هەر وەکو دەزاندرێ ئانالیزکردنی ئەم جۆرە بابەتانە وەکو شفێری ئۆتۆمۆبیل وایە یعنی شفێری ئۆتۆمبیل بۆ ئەوەی هەنگاوێک بچێتە پێشەوە دەبێ سەرەتا تەماشای دواوەی خۆی بکە اینجا ئەتوانێ هەنگاوێک بچێتە پێشەوە ئێمەش پێویستمان بەوەیە کە تەماشای هەنگاوێک دوای ئەو پێش ئەو ڕووداوە بکەین یانی یەک لەوانە ڕەوشی ناوخۆی ئیسرائیلە کە جەم سەرگەرایی زۆر پێشکەوتووە لەم 2-3 ساڵەی دواییدا لەلایەک بەڕێوەبەرایەتی ڕاستڕەوی ئیسرائیلی بە ڕێبەرایەتی نەتەنیاهۆ جاری چەندەمین دێتەوە سەر دەسەڵات و کە دێتەوە سەر دەسەڵات دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان دەستوری بنچینەیی پۆلیس و یاساکان ئەتوانم ناوی لە بنێم ئەردۆغانیزە بکە بە ئەردۆغان بکە چۆن ئەردۆغان لە تورکیا ئەم کاری کرد نەتەنیاهۆش هەوڵیدا کارێکی وا بکە لە ناوەخۆی ئیسرائیل ناڕەزایی زۆری لێکەوتەوە ئەو ناڕەزاییانە لە ئاستی خەڵکدا نەبوون لە ئاستی پۆلیس و لە ئاستی بەشێکی سوپاشدا ئەو ناڕەزایانەی لێکەوتووە ینی وەکو ئەوە نیە وەکو ئێمە دەیبینین و یانیش هەندێک لایەنی ئیسلامی دەیبینین کە هەموو یەهودیەک یەهودیە هەموو ئیسرائیلەک ئیسرائیلە لەناو هەموو وڵاتێکدا کۆمەڵێک بەرژەوەندی تایبەت کۆمەڵێک بۆچوونی تایبەت هەن لە ئیسرائیلیشەوە چەپمان هەیە ڕاستمان هەیە دیموکراتمان هەیە توندڕەومان هەیە لایەنی ئاینیمان هەیە و لایەنی لیبرالیشمان هەیە ئەمە لەلایەک و لە هەر کاتێکدا شەڕ هەبێ ناکۆچی هەبێ و سیاسەتی دەرەوە کاتێک وەربچەرخێتە سیاسەتێکی ئەمنی و ئاسایشی بێگومان لایەنە توندڕەوە ڕاستڕەوەکان ئەتوانن بەسەر لایەنی چەپڕە و لیبرال و دیموکرات سەر بکەون ئەمە لایەنێکی دیکە لایەنێکی دیکە کە پێویستە بگەڕێنەوە دواوە نزیکترینیان کۆبوونەوەی دوایی G20 بوو کە ڕێککەوتن لەسەر دەواازەیەکی نوێی بازرگانی کراواتە لە بۆمبای هیندستانەوە بۆ کەنداوی عەدەن لەوێشەوە بۆ سعودیە و ئیمارات و ئیسرائیل تا دەگاتە دەریای سپی ناوەڕاست یعنی
ئەمانە زۆر زۆر گرنگن بەڕاستی ئینسان تەماشایان بکە لە بەرامبەر ئەم ڕێگایەدا بێگومان ئەم ڕێگای نوێی بازرگانیدا کە وەکو ئەلتەرناتیفێک لە بەرامبەر ڕێگای ئەوریشمی چینی کراوەتەوە هەندێک ئاستەنگ هەنا لەو ئاستەنگانش لە یەمەن حوسیەکان هەنە بێگومان و لە ئیسرائیلیشەوە بمانەوە نەمانەیە بزوتنەوەی حەماسەیە کە سنوورەکەی دەکەوێتە سەر دەریا بزوتنەوەیشی چەکداری زۆر گەورەیە وڵاتێکی وەکو قەتەڕ و ئیران بە ئاشکرا لە پشتێتی ئیخوان موسلیمین یارمەتی ئەدا لە دواوە و حەماسیش بە تەنیا ڕێکخراوێک نییە بۆ نمونە ئەو هێڕشەیەکە پێکات بە تەنیا حەماس نەبوو ئەمانە 12 ڕێکخراون بەڵام حەماس لە هەمویانیان بەهێزترا و بۆ ئەوەی ئەمە بسەلمێنین کە ئەم زۆرە یعنی ڕێگای بازرگانی دەرگا لە بەردەم گۆڕانکاری زۆر گەورەی جیهان دەکاتەوە نمونەیەکمان هەیە کە زۆر لەم نمونەی ئێستا نزیکە کە باسی سنوورێک دەکەین لە ئاسیاوە بۆ ئەوروپا باس لە ڕێگایکی بازرگانیزانین ئەم پلانەیە مێژوێکی دوور و درێژی هەیە و کاریگەری قلیمیش بەسەر بابەتەکەەوە ڕەنگی دابەوە بەڵام کە بینیمان ئەم جۆرە هێرشانە بەم جۆرە چڕک ئەکرێتە سەر ئیسرائیل ئەوەی دەوترێت کە لە مێژووە ئەمە وێنەی نەبوو بەم جۆرە ئەم هێرشە چڕانە بکرێت ئەم ناکۆکیانەی ئەم کۆتاییە هۆکارەکەی چی بوو بۆچی دۆخەکە بەم جۆرە تەقیەوە دەمەوێت بێمە سەرەوە یعنی لە مێژوودا لە ساڵی 620 تا 628 تەماشا دەکەین هەر لەو ناوچەی ئێمەدا شەڕێکی گەورە لە نێوان ساسانی و بیزانسیەکان هەیە وانیا و ئەم شەڕە نزیکەی زیاتر لە 20 ساڵ دەخاینی دوایی کە هەردوو لا ماندوو دەبن ناچار دەبن لایەنەکان ڕێگایەکی دیکەی بازرگانی بکەنەوە ئەو ڕێگایە بازرگانی ئەو کاتەش هیندستان عەدەن حیجاز فەڵستینە و لە ئەنجامی ئەوەدا تەماشا دەکەین ئاینێکی نوێ سەر هەڵئەدا کە ئاینی ئیسلامە و ئاینی ئیسلام لەو کاتەدا کە سەر هەڵئەدا لەبەر ئەوەی ڕێگای بازرگانی لەوێ تێپەڕێ تەماشا دەکەین ئەو ئیمپراتۆریەتە ئیسلامیە لە چینەوە هەتاوەکو بەشێکی ئیسپانیا ئەتوانێت داگیری بکە و حکمی لەسەر بکە ئەمە زۆر گرنگە یعنی ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە جیۆپۆلەتیکەیە بێگومان لە ناوخۆی ئیسرائیلدا لە ناوەخۆی حەماسدا دوو لایەن هەنا کە سوودی خۆیان لەم توندوتیژە دەبینن و چارەسەریەک لەم لایەنەدا نییە تەماشا دەکەین ئەم لایەنە سەرەتایان ئەتوانم بڵێم ینی دوای مردنی عەرەفات چاوەڕێ دەکرا کە مەحموود عەباس بتوانێت حەماس کۆنتڕۆل بکە بەڵام مەحموود عەباس وەک سەرۆکێکی بێدەسەڵات مایەوە بێ پشتگیری مایەوە و نەیتوانی هیچ بکە حەماس توانی دەسەڵاتی خۆی گەورەتر بکە بە تایبەتش لە ناوچەی غەزا و لە ناوچەکانی دیکەی فەڵستینیشدا پشتگیری و لایەنگری زۆرە چونکە لە کاتێکدا بێت چارەسەری هەبێ لایەنی چەکداری بەردەوام بەهێز وەکو ئێستا بەردەوام نوێترین هێرشەکان بکەین کە لە ڕۆژی شەممەوە دەستی پێکردووە حەماس بۆچی بەم چڕیە هێرشەکاتە سەر ئیسرائیل کە ئەو ژمارە زۆرە لە هاوڵاتی ینی هزار موشک فڕێبداتەراوە لایەکی دەریایە ببوورن لەسەر بوو ڕاستە تونێلیان سازکردن و لەوێ یارمەتێکی زۆر دەهات بەڵام ئەمە نهات وایە پێ ئەچێ ئەمە ئامادەکاری 1 ساڵ بێت کەمتر نییە لە 1 ساڵدا بەڵام من لێرەدا باس لە دوو تیۆری دەکەم ینی دوو تیۆریمان هەنە بۆ ئانالیزکردنی ئەم بابەتە یەک لەو تیۆریانە ئەمەیە کە ئاڵێتن موسادی ئیسرائیلی لە خەودا گیرە ڕاستە لە کاتێکدا کە جەژنە لە ئیسرائیل جەژنە ئەم هێرشە ئەنجامدرا ئەمە لە ساڵی 1970 مسر و سووریا هەمان کاریان کرد لە هەمان کاتدا بەڵام بەڕاستی من باوەڕ ناکەم ئامادەکاریەکی واهەیە ئیستیخباراتی ئیسرائیلی بە هیچ شێوەیەک بەمەی نەزانی بێ یعنی ئەمە زۆر ڕێگای تێدا ناچێ بەڵکو ڕێگای تێدەچێ ئەمە وەکو 11 ئەیلولی 2001 بێ و ئەمە سیناریۆیەکی زۆر گەورەتری لە پێش بێ یعنی لە سیناریۆی ئەم کاتەشدا ئێمە باس لە تیۆری کۆمپلۆ ناکەین ئێمە ناڵێن
ئەمریکا بەخۆی ئەم کاتە ڕێگای پێدا یان ئیسرائیل بەخۆی ئەم کاتی پێدا بەڵام بتەوێت و نەتەوێ ئەم زۆرەشتانە ئەنجامەکەی دەچێتە لایەک مۆساد زانیاری هەبوو لەسەر ئەمە سیناریۆیەکە بەجێدێن و ئەم زۆرە وەرچەرخانانە وا دەکە گۆڕانکاریەکی زۆر گەورەتر بێنە ئاراوە لە ناوچەکە کە پێویستە بێنە ئاراوە. بەڵێ کاگیوە ئێوە پێتان وایە کە مۆساد ئاگاداری ئەم هێرشانە بۆ یاخو زانیاری هەبووە لەسەری و ئەمە سیناریۆیەک بێت ئەمەی کە ئەبینین یعنی پێدەچێ بەشێک لەلایەنە ئیستیخباراتیەکانی ئیسرائیل ویانی سوپا ئاگداری ئەم جۆرە ببن یعنی ئەمانە ڕنگ بێ دوو نیازیان هەبێ نیازێک ئەمە بێ بەشێک ئەوانەی کە لە دژی نەتەنیاهۆنا حکوومەتی نەتەنیاهۆ لەم ڕێگایە بڕوخێنن و ئەکرێ ئەمەش بێ کە ئەوەی لە پێشتر بینی ومانە چەند ڕۆژێک لە تورکیادا ئەمەمان بینی کاتێک پەکەکە هێرشێکی کردە سەر ئەنقەرە بینیمان کە دوو ڕۆژ پێش هێرشەکە دوو بڵێن لایەنگری پەکەکە دەچەند سیارێک دەڕفێن و پۆلیس هیچ تەدبیرێک ناگرێ بە هەمان سیارە هەمان ژمارە ئەچنە ئەنقەرە لەوێ ئەنقەد جێبەجێ نەکرێت بالا بابەتەکە دوور نەکەوینەوە لە 12 ئەیلولدا ئەومان بینێ لایەنە ئیستیخباراتیەکان بەڕاستی ئەکرێ لەم کاتانەدا کە پێویستە ئاستەنگەکان لە بەرامبەر ڕێگای بازرگانی نوێ هەڵبگیرن کە گەورەترینیان حەماسە ڕنگ بێ ئەم کاریان کردێ بێ بۆ ئەوەی بتوان ئەم ئاستەنگیا و غەزە بە تەواوەتی لە مێژوو بسڕنەوە. باشە ئەگەر چاوێک بخشێنینەوە بە مێژووە بە درێژایی مێژوو بەم جۆرە حەماس نەیتوانیوەکە بەم جۆرە گورز لە ئیسرائیل بە کەواتە ئەتوانین بڵین کە ئەمە سەرەتای گۆڕانکاریە لە پەیوەندیەکانی نێوان ئیسرائیل و فەڵەستینە سەرەتای گۆڕانکاری نییە یعنی شتیوا پێشتر ڕوویان داوە بەڵام لە ڕێگەی حەماسەوە جاریەکەمینەوە دەکرێت لەلایەن خودی فەڵەستینیەکانەوە لە ماوەی ئەو هەموو ساڵەدا یعنی لە ماوەی 50 ساڵداوە جاریەکەمینە ئەمە دەکرێت پێش 50 ساڵ جارێکیکە شتێکی وا کراوە بەڵام دوو دەوڵەتی لە پشت بوون ئەم کاتە مصر و سووریای لە پشت بوون کە توانیان نزیکەی 2000 زیاتر ئیسرائیلی بکوژن ئەم جارە ڕێکخراوێک دیکە بەڵام ئەم ڕێکخراوە نابێت لە بیرمان بچ ئەم ڕێکخراوە لایەنی زۆر گەورەی لە پشتن کە ئێرانە بە شێوەیەک لە شێوەکان حیزبوڵڵا سەرباریەوەی ناکۆچی هەیە لەگەڵ حەماس بە شێوێک لە شێوەکان ئێشتا کە تەماشا دەکەین لە یەک جەبهەدایە لەگەڵی لە شەڕ مەحموود عەباس کە ناکۆچی لەگەڵ حەماسدا هەیە پشگیری لێ دەکا بە شێوەیەکی ڕاستەوخۆش نەبێ و ئێران و قەتەر بە ئاشکرا پشگیری لێ دەکەن. ئەمە بێگومان یعنی بزوتنەوەی حەماس بزوتنەوەیەکی بەهێزە بزوتنەوەیکی پشگیری جەماوەری هەیە و بزوتنەوەیەکە لە بواری تەکنۆلۆژیەوە خۆی نوێ کردوتەوە لە بواری ئیستیخباراتیشەوە زۆر بەهێز بووە وەکو جاران نەبووە ئەمە شتێکی نوێیە ڕوو ئەدا بەڵام ئەنجامەکەی چی دەبێت لە دواییدا دەیبینی بەپێی لە دوانەکانی ئیسرائیل بێ ئەنجامەکەی سڕینەوەی نەخشەی غەزە دەبێت و ئەمە کۆمەڵی گۆڕانکاری لە ناوچەکە دروستەکە دوایی دەیبینی. باشە کەواتە ئەنجام یەم هێرشانە بە خوێندنەوەی ئێوە سڕینەوەی نەخشەی غەزا بێت. بەڕای من ینی بە شێوەیەک لە شێوەکان دەستوەردانێک لە غەزە دەکەن ینی پێشتریش کاتێک ئیسرائیلەکان لە غەزە دەسەڵاتیان هەبوو بیریان لەوە دەکردەوە غەزە بدەن بە مسر بۆی لە کۆڵیان بێتەوە بەڵام نیان کرد ئەمە و دواییدا تەسلیمی فەڵەستینیەکان نیان کردەوە و کەوتە ژێر دەسەڵاتی حەماس ئێستا کە دەبێت بە شێوەیەک لە شێوەکان بەڕاستی چارەسەریەکی لە بۆ بدۆزنەوە بە پێی ئیسرائیل ئەوە بە پێی مننا بە پێی ئیسرائیل دەبێت یا وانیش بە پێی ئەوەی کە ئێمە ئەڵێن دەبێت ڕێگایەکی نوێی بازرگانی بکرێتە چونکە شەڕی جیهان لەسەر ئەم ڕێگایە شەڕی ئەمریکا و چین لەسەر ئەم ڕێگایە شەڕی نێوان هیندستان و چین لەسەر ئەم ڕێگایە شەڕی ئۆکراینە پەیوەندی بەم ڕێگایەوە هەیە دەڵێت کە ڕەنگە لە دەرەنجامە نەخشەی غەزە بسڕێتەوە واتات چۆن مەبەستان لە چیە لەوە؟ مەبەستمان لەوێن بزوتنەوەی حەماس دەبێت زەبرێکی زۆر گەورە لە بزوتنەوەی چەکداری فەڵەستینی بەگشتی ئەدرێ و بزوتنەوەی حەماس زەبری بەردەکەوێت و دوای ئەوان بە پێی خۆیان هەوڵەدەن چارەسەریەکیکە بدۆزنەوە بەڵام ئەم چارەسەریانە چۆنن ئێمە جارێ نازانین ئەوان نیازیان ئەمە بوو لە عێراق گۆڕانکاری بکەن
گۆڕانکاریان کرد سەدامیان لەسەر دەسەڵات لابرد بەڵام عراقیان لە ئەنجامدا تەسلیمی ئێران کرد لە ئەنجام وای لێ هات بەڵام ئەوەی غەزە چۆن دەبێت بەڕاستی ئێمە جارێ نازانین بەڵام من پێم وابێ هێرشێکی زۆر تون دەکرێتە سەر غەزە و لە بۆ هەندێک ئێستا کە هەوڵەدەن کە دانیشتوانی غەزە لە غەزە دوورکەنەوە جا ئەمانە دەبەنە ئۆردون دەیان گوازنەوە لوبنان دەیان گوازنەوە ئافرینی داگیرکراو لە ڕۆژ ئاوا ئەمیان دوای دەبین. باشەکەواتە کاکیوە پێتان وایە کە حەماس لەم جەنگەدا با بڵێن زیانی بەرکەوێت هەرچەندە خوێندنەوە هەیە لەسەر و بەڕێزیش ئاماژە پێدا کە حەمازم جارە خۆی نوێ کردوێتەوە توانایکی باشی لە ڕووی تەکنەلۆژیەوە خۆی بەرەو پێش بردووە خوێندنەوەی تۆ چیە ئایا حەماز دەتوانێت لەم جەنگەیە براوە بیان خود زیانی بەرەکەوێت لەم جەنگەدا یەکێکیان نابنەوە بەڕاستی ئیسرائیل تووشی کێشەی زۆر گەورە دەبێت ینی ئیسرائیل تووشی کێشەی زۆر گەورە دەبێت بەڵام قوربانیەکە نە حەماس دەبێت نە ئیسرائیل دەبێت قوربانیەکە هەردوو لایەن لاواز دەبن و خەڵکی ناوچەکە دەبێتە قوربانی ینی ئەمە گرنگە پێش هەموو شتێک ئینسان مەترسیە هەرە گەورەکە ئەمەیە ینی تەماشاکەین لە ئەنجامی شەڕەکانی بەهاری عەرەبی سەر هەڵدانی بەهاری عەرەبی خەڵکی ناوچەکە خەڵکی عەرەب خەڵکی موسڵمان بوو لە قوربانی هێزەکان زیانێکی وایان وەبەر نەکەوت ینی هێزەکان لە ناو دەچەن هێزی نوێ لە شوێنی دیکە دروست دەبنەوە ئەوەی حەماسی وا دەبێت بەڵام تەماشا بکە ئێستاکە هەموو جیهان ینی هەموو خۆر ئاوا ناتۆ پشگیری لە ئیسرائیل دەکەوە ئەو پشگیریە پێم وانییە بە تەنیا پشگیریەکی لێدوانی بێ ئەم پشگیریە لە بواری ئابووری لە بواری پارە لە بواری چەک و تەقەمەنی و سەربازیشەوە دەبێت باشەکەواتە کاک هیوە ئەوە گەزانین کە ئیسرائیل وڵاتێکی بەهێزە لە جیانە و خاوەنی چەکی تاکتیکیە خاوەنی پاڵپشتی نێودەوڵەتیە خاوەنی سوپای بەهێزە لە کۆتایی جەنگەکەیە پێتان وایە کە ئەم جەنگە وەک دەوترێت لە بەرژەوەندی ئیسرائیل کۆتایی پێبێ بەداخەوە دەنگتان بڕا پرسیاری دواییم نەبیست ئەکەی دووبارەی بکەنەوەکە بە سەر چاوکاکیوە پرسیاریۆم لێ کردی کە وەگەزانین کە ئیسرائیلێکێکە لە وڵاتە زلێزەکانی گیان خاوەنی چەکی تاکتیکیە خاوەنی سوپایە خاوەنی پاڵپشتی نێودەوڵەتیە لەم شەڕەدا وەکو جارانی پێشوو ئەتوانێت کە با بڵین چۆن یەکلاییە بێتەوە یادی شەڕەکان چۆن یەکلایی دەبنەوە بەڕاستی ئێمە لە ئایندەدا دەیان بینین بێگومان ئیسرائیل وڵاتێکی بەهێزە بەڵام ئەوەی ئێستاکە ڕوویدا ینی ئیسرائیلی چەچی لە بەرامبەر ینی چەچی لە بەرامبەر درۆن و چەچی پێشکەوتوی هەیە لە بەرامبەر درۆن و سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیلی سیستەمێکی زۆر پێشکەوتووە کە پێی دەڵێن ئایرۆندۆم ئەمە زۆر پێشکەوتووە بەڵام ئەمە ناتوانێت لە کاتێکدا بتوانێت 5,000 موشکی حەماس بخاتە خوارەوە ئەمە ئاشکرایە لە کاتێکدا کە موشەکەکان زۆر بن ئەو سیستەمە ناتوانێت هەموو موشەکەکان بخاتە خوارەوە لەم کاتانەدا کاریگەری نابێت و ئێستا ئێمە نازانی ئایا حەماس لە ئایندەدا لە ڕۆژانی ئایندەدا لە ڕۆژێکدا ئەتوانێت چەند موشکی دیکە بتەقێنێت بەڕووی نیشناتەوە لە بۆ دێت یان نا بەم شێوێ کێشەکان یەکلایی بکرێنەوە چونکە چەچی دوورهاوێژی بە کاریگەر لێرەدا موشەکەکانی حەماسن ئەو موشەکانە تا چ ڕادێک ئەتوانن هەمووی بێکاریگەر بکەن ئێمە ئەمیان جارەی نازانین بەڕاستی ئەمانە کاری ئیستقباراتن و ئەم جۆرە زانیاریانە لە دەست ئێمەدانین بەڵام لە بۆ ئیسرائیلیەکان سەخت دەبێت کە ئەگەر هاتوو شەڕەکە بۆ شەڕی مەیدانی سوپای ئیسرائیل بیهەوێ بچێتە ناو غەزە لە ناو کۆڵانەکاندا شەڕ بکە ئەمە شەڕێکی زۆر سەخت دەبێ و ئەمە شەڕێکی زۆر خوێنایی دەبێ غەزە بە تەواوەتی تەخت دەبێت لەسەر عرز بەم شێوەیە شەڕەکە زۆر دوور و درێژ دەخاینێ و ئەنجامی ئەمە پێش هەموو شتێک ئەمە دەبێ ئەوەی کە ئیدارەی جۆ بایدن ئامادەکاری بۆ دەکە واتە ئاشتێکی سەرتاسەری لە نێوان عەرەب و ئیسرائیل واتە وڵاتانی وەکو سعودیا
دەمێ بزانم کە بەو جۆرە ئەکرێت کە ئەمە پەیوەندی بۆ هەیە دانیشتوانی غەزە چۆڵ دەکەن یان نا، یانی ئێستا کە 2.5 میلیۆن دانیشتوان لە غەزە هەیە و غەزە ڕووبەری غەزە وابزانم 340 کیلۆمەتر دووجایە، یعنی لە بۆ ئەم جۆرە ژمارەیە ناوچەیەکی زۆر زۆر بچووکە. لێرەدا لەسەر ئەوە دەمینێتەوە ئایا دانیشتوانی غەزە ناوچەکە چۆڵ دەکەن چۆڵ ناکەن. ئەگەر چۆڵ بکەن ئەمە لە بۆ ئیسرائیل ئاسانتر دەبێت کە بە هەموو جۆرە چەکێ، یعنی ئەو چەکانەی کە لە ژێر زەویشەوە ئەتوانن کاریگەری حەماس لەناو ببەن حتا وەکو چەکی قەدەغەکراویش بەکاردێنێ ئەم کاتە. بەڵام ئەگەر ئەو 2.5 میلیۆن لە غەزە مانەوە بەکار بهێنرێت لەم شەڕەیە لە شەڕەکانی پێشووی ئیسرائیل و فەڵەستیندا ئێمە چەندی بینی ومانە ئیسرائیل تفەچی قەدەغەکراوی بەکارهێناوە. لەم شەڕانەی دواییدا لە ڕۆژ ئاوا تورکیا چەکی قەدەغەکراوی بەکارهێناوە. سەدام بەڵگە هەیە، یعنی هیچ کێشەیەک لەو بارێوان نابێ بە تایبەتی لە بۆ ئیسرائیل بەداخەوە. باشەکەواتە کاگیوە پێت وایە کە ئەم شەڕە لێرە کۆتایی پێبێیان وڵاتانی دیکەشتێوە ئەگلێن، چونکە بۆچوونێکە بوو ئەم جەنگە تا عێراق و تا سووریا و تا وڵاتانی دیکەش تەشەنە بسڵێ. مەترسی هەیە، مەترسی ئەمە هەیە، چونکە ئایا حیزبوڵڵا دەچێتە ناو جەنگەکە یان نا، یعنی ئەگەر جەنگەکە بەرفراوان بێ حیزبوڵڵا بچێتە ناوێ ئەوە کەواتە لوبنان دەکەوێتە ناو شەڕەکە. خۆی ئەمڕۆ بەیانی سوپای لوبنان تەقەی لە ئیسرائیل کردو، ئیسرائیل جوابی داوەت، یعنی سوپای لوبنان کردوێتی نەوەکو بەتەنیا حیزبوڵڵا، یعنی کەواتە لوبنان دەکەوێت لوبنان بکەوێتە ناو شەڕ، واتە سووریا کەوتە ناو شەڕ، وە لە سووریا ئێران هەیە، یعنی بەڕسمی هەیە، لە سووریا رووسیا هەیە. بەڵام ئەمانە وەکوتم زۆر دەبێت بە ئاسایی لێک بدنەوە، چونکە شەڕەکە شەڕێکی استراتیژیە، شەڕەکە بە تەنیا شەڕی نێوان دوو هێز نییە، ئەمە شەڕە لەسەر نەزمی جیهانی نوێ، ئەمە شەڕە لەسەر نەخشەی لەسەر ڕێگای بازرگانی نوێ. ئەگەر بەم شێوەیە نەبینین لە استراتیژی پیلانەکە تێناگەین بەڕاستی، یعنی زۆر ئاساییە لەم کاتدا ببێ وەربچەرخێتە شەڕێکی نیمچە لۆکاڵی و هەتا نیمچە جیهانیش. باشە پاڵپشتی نێودوڵەتیەکان زیاتر وڵاتانی جیهان وڵاتە عەرەبیەکان پاڵپشتی کام وڵاتەکەنەوەی کە ئەمڕۆ بینیمان لە ڕاگەنراوەکەی حکوومەت عێراقا دەڵێ کە پاڵپشتی لە فەڵەستین لەگەلی فەڵەستینەکەن لەبەرەوەی کە چەند ساڵێک کەنادە پەروەری و زوڵمیان لێکرێت. کەواتە ئەمانە چ کاریگەری لەسەر جەنگەکە بێت لەسەر شەڕەکە بێت ئەم پاڵپشتی نێودوڵەتیانە؟ یعنی ئەوەی عراق بەتەنیا لێدوان دەبێ، بەڵام ئەمەی لێرەدا گرنگە وڵاتانی کەندا و مسر هەڵوێستێکیان دەبێت، ئەمەیان جارێ نبینی بەڕاستی بە تەواوەتی دیار نیە، بە تایبەتی سعودیا، ئیمارات و مسر. ئەم سێ وڵاتە چه هەنگاوێک دەنێن و دیارە هەڵوێستەکەی تورکیای ئەردۆغانی دووفاقیە ئەڵێ بە ئاشتی بکەن، من دەکەومە نێوانتان نێوبژیوانی بکەن، بەڵام ئەمەی وڵاتانی عەرەبی بەڕاستی جارێ دیار نیە. ئەوەی عراقیش لەبەرەوەی عراق قاچێکی لەناو ئێرانە قاچێکی لەناو ئەمریکایە، جارێ ئەمە بەڕاستی بەتەنیا لە ئاستی لێدوان دەبێت بۆ ڕازیکردنی شەقامی عراقی و شەقامی عەرەبی لە ئاستی دەوڵەتەکاندا دەبێت چاوەڕوانی مسر و سعودیا و ئیمارات بکەین بەڕای من. باشەکە گوادەمەوێت لە کۆتایە پێم بڵێ کە ئەم شەڕە تا چ ڕادێک دەگاتە ئەتاوەکو هێزەکانی سەر بە ئێران لە ئێران ئەتوانێت کێشەکانی ناوخۆیی بە شێوەیەک لە شێوەکان بە پێیخۆی چارەسەر بکە. بەڵام ئەگەر هاتوو ئەم هێزانە لاواز کران، یعنی حیزبوڵڵا و یانیش حەماس لە یەمەنیش بە هەمان شێوە، لە سووریا بە هەمان شێوە، ئەم کاتە بێگومان نۆرەی ئێران دێ و لە ئێراندا ڕنگ بێ ئەم کاتە یعنی ئێران ئەو دەسەڵاتەی نەمێنێ لەسەر عراق و یانیش توانای کۆنتترۆلکردنی عراق لە دەست بداوە. ئەمە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری دەبێ، بەڵام دەگاتە ئەم ئاستە ڕێگادەم بگاتە ئەم ئاستە یان ناچونکە بمانەوێ نەمانەوێت لە بۆ ئەمریکا لە بۆ خۆر ئاوا ئێران و تورکیا لە عراق باڵانسیان دروست کردووە، یعنی لە بەرامبەر تورکیا ئەوان باڵانسی ئێران بەکاردێنن، لە بەرامبەر ئێرانیش باڵانسی تورکیا بەکاردێنن، ئەمەیان لە دواییدا دەبینن.
زۆر باشە بە ڕێزی وا خۆشنا و چاودێری سیاسی سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ یۆش کاتێک خۆش.